بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە شرۆڤەکردنی ڕەوشی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو دەزاندرێتن دوێنێ شەو پێکدادانێک لە نێوان پێشمەرگەکانی حزبی دیموکراتی کوردستان و هێزەکانی سربەسوپایی ئێران ڕوویدا بەهۆیەوەش دوو پێشمەرگەی حزبی دیموکراتی کوردستان شەهید بوون. دیارە وەکو باسی لێوە دەکرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کۆمەڵی گۆڕانکاری بنەڕەتی هەنگاو دەنێت و ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان کە قسەی زۆری لەسەر دەکرێت بە بەراورد لەگەڵ باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان زۆر جیە دەبیندرێت بۆ قسەکردن لەسەر ڕۆژ و بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی ڕاستە و خۆ عمەر باڵەکی ئەندامی دەفتەری مەکتەبی سیاسی حزبی دیموکراتی کوردستان لەگەڵماندایە. بەڕێز عمەر باڵەکی بەخێر بێت بۆ کوردستان 24 پێم باشە لەوە دەست پێ بکەم دوایی بەریەککەوتن یاخود پێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستانی حزبی دیموکرات لەگەڵ سوپایی پاسدارانی ئێران دەکرێت بڵێن جارێکی دیکە شەڕ لە نێوان هەردوو لادا دەستی پێکردۆتەوە؟ بەڵێ ئەو کاتەیەوەش باش و ئیزدم بدەن لێرەدا سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ئەو دوو شەهیدە سەربەرزەمان بکەم کە نوێترین شەهیدانی ڕێگای ئازادی و بەختەوەری گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە حقەتداوای کە جەنابەت بڵێ دەستپێکی شەڕە ئەمە شەڕمان تا ئێستاکانە لە نێوان ئێمە و کۆماری ئیسلامیدا کە کۆماری ئیسلامی دەستپێکی شەڕ بووە لە کوردستاندا لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا ئێمە کۆتایەک یان ئاتەشبەسێکمان ڕانەگەیاندووە کە بڵین ئەوە دەستپێکردنەوەیە بەڵکە ئەوە لە جەریانی حرەکەت و جموجۆڵێکی حیزبیانە بۆ ئەوەی کە لە ناوخۆی خەڵکی خۆماندابین و پەیوەندیمان بە خەڵکی خۆمانەوە هەبێ لە جەریانی ئەو حرەکەت و جموجۆڵانەدایە کە هێزەکانی کۆماری ئیسلامی لە هەموو شێوە کارێک کەڵک وەردەگرن تووشی ئەم دەرگیریە و تووشی ئەم تێکەڵچوونە بوون لەگەڵ هێزەکانی ئێمە. بەڵێ بەڵام لە پێشودا شەڕێکی گەرم و گوڕ هەبوو لە نێوان حزب و لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ سوپایی پاسداران تەنانەت هەندێک جار پێشمەرگەکان دزیان دەکردە نێو باژێڕەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام بۆ ماوەیەک ینی بێدەنگێکی زۆر دەبیندرا هیچ چالاکیەکی سەربازی نەبیندرا بە تایبەت وەکو دەزانرێتن چەندین جار شاندی جودا جودا سەردانی حزب و لایەنە سیاسیەکانیان کرد. ئێستا وەکو بینیمان دوێنێ شەو جارێکی دیکە پێکدادان دروست بوویەوە. ئایا ئەو پێکدادانە کاتیە یاخود خەباتی چەکداری بەردەوام دەبێت؟ دەپێشدا پێم خۆشە یەک شتە عرض بکەم ئەویژەوەیە هەر کەس و لایەنێک بە تایبەتی کۆماری ئیسلامی ئەگەر لەسەرەوە باوەڕە بێ کە حزبی دموکراتی کوردستان تەنیا ئەم هێزەیە کە لە تاراوگەدا دەژی لە هەڵەدایە و بەڵکە حزبی دموکراتی کوردستان لە ناوخۆی وڵات و لە ڕۆژهەڵاتی کوردستاندایە لە هەمان حاڵدا ئەو حرەکەت و جموجۆڵە حرەکەت و ئیدامەی حرەکەت و جموجۆڵێکە کە ئێمە بە ساڵیانێکی دوور و درێژە ئەنجامی دەدەین. ئەوە تەنیا ئەگەر کاتێک تێکەڵچوونێک لەو بابەتەی دێتە گۆڕێ تەبیعیە دەکەوێتە سەر ڕاگەیاندەکان و ڕاگەیاندەکان باسی دەکەن و مەطرح دەبێت دەنا وەک حرەکەت و چالاکی ئەو حرەکەت و چالاکی ئێمە پێشتر هەبووە و ئێستاش لەوەی بەدواش هەر ئیدامەی دەبێت و ئەوە ناتوانین نێوی بنین خەباتی چەکداری یان نێوی بنین چالاکی چەکدارانە بەڵکە لە حقیقەتدا ئەوەش ئیدامەی ئەم حرەکەت و جموجۆڵەیە کە حیزب و خەڵک دەبی پێکەوە پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ یەکتر هەبێ و ئێمەش یەکێک لەو ڕێگایانە بۆ ئەنجامی هیندێک مەعموریەتی مشەخەص کە لە ناو خەڵکی خۆماندابین ئەو حرەکەتانە دەکەین دەنا باقەکەی دیکە تەشکیلاتی ئێمە ڕێخستنی ئێمە
تۆ هەر لە کاناڵەکەیەوە هەر لە کاناڵەکانی دیکەی ڕاگەاندن و لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەبینین بە مانگ و بە ساڵ و بە ڕۆژانە دەبینین خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان بە عناوینی جۆرا و جۆر ئیعدام دەکرێن، زیندانی دەکردرێن، دەگیردرێن، جەوێکی ئەمنیەتی بەسەر کوردستاندا زاڵە. ئەوە نیشانەی خەباتێکی سیاسی و تەشکیلاتیە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان کە کار و کردەوەی حزبی دموکراتی کوردستان و باقی حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانە. کەوایە دەتەوێت ئەوە بڵێ کە ئێوە وەکو پارتێکی کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بڕیارەکانتان لەبارەی دەستپێکردنەوەی خەباتی چەکداری یاخود خەباتی مەدەنی سربەخۆییانە دەدەن و ینی لە کاتێکدا وەکو دەزانرێتن زۆر جار ینی نوێنەرانی حکوومەتی هەرێم پارت و لایەنە سیاسەکانی باشووری کوردستان سەردانی ئێوە دەکەن و داوا لە ئێوە دەکەن کە هەندێک جار ینی خەباتی چەکداری ڕابگرن. ئایا ئێوە ڕەچاوی داواکاریەکانی ئەوانتان نەکردووە لە پێشوودا؟ بەڵێ ئەمە لە ڕاستیدا پێویست بە سەردانی ئەگەر ئەوە بەو شێوەیە بڵم ئێمە پێش ئەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یان پێش ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سەردانمان بکە و داواکاری ئەوەمان لێ بکەن لە ڕاستیدا لە مێژووی ئەو 20 چەند ساڵی ڕابردوودا ئەوەمان بە مەسئولیەتێکی نەتەوایەتی سابیت کردووە. سابیتمان کردووە کە ئێمە کێشە خوڵقێن نەبووین بۆ هەرێمی کوردستان و حەولمانداوە لەو بابەتەوە ئەوەی لە دەستمان بێ مڕاحاتی هەرێمی کوردستان بکەین. بەڵامەوەی دی بۆ معنایی نییە مراعاتکردنی هەرێمی کوردستان تێدا چوونی جوڵانەوەیەکی مافخوازانە لە ڕۆژهەڵاتی کوردستان بێ. بۆیە لەو بارەیە ئەمە لە هەموو میتۆدەکان کەڵکمان وەرگرتووە و یەکێک لەو ڕێگایانش ئەم حرەکەت و جمو جۆڵانەیە کە نظامی جمهوری ئیسلامی تەبیعیە بە حزوری ئێمە حساسە. ئەو ئیعلام دەکا کە هێزی پێشمەرگەی کوردستان نەماوە، ئیعلام دەکا کە حیزبی دموکراتی کوردستان نەماوە، ئیعلام دەکا کە ئۆپۆزیسیۆنی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەماوە. بەڵام لە هەمان حاڵدا حساسیەتێکی لە ڕادەبەدەری هەیە. هەر ئێستا ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاستیدا پادگانێکی نظامیە و پادگانێکی ئەگەر ئەو ئەمنیەتی سیاسی هەبایە لە حقیقەتدا نەیدەکردە پادگانێکی نظامی. بۆ ئەوە تەنیا نایهەوێ ڕێگری لە ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان بکە، بەڵکە بەو جۆرە ویستویەتی هەیمەنەی بەسەر ویست و داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بسەپێنێ. بۆیە حرەکەتی ئێمە نەک بە زیانی هەرێمی کوردستان تەواو نەبووە و تەواو نابێ، بەڵکەمە بە ئەرکێکی نەتەوایەتی و بە مەسئولیەتێکی کە خۆمان دەرکمان کردووە ئەو ئەرکەمان بەڕێوە بردووە هەتا ئێستاشی لەگەڵ بێ. حەولیش دەدەین کە ئەم کێشە نەخوڵقێنین بۆ هەرێمی کوردستان. بەڵام لە هەمان خاڵدا ئەوە بدیسان دووپاتی دەکەمەوە بە مانایی نییە کە ئێمە جوڵانەوەیەکی مافخوازانە و لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەموو شێوەیەکی بکەین. باشە. دیارە لە ماوەیەکی درێژی ڕابردوودا ئێوە جوولانەوەی خەباتی چەکداریتان ڕاگرت بوو. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا جارێکی دیکە ینی خەباتی چەکداری دەست پێکرایەوە و کۆمەڵێک لە پێشمەرگەکانی حزبی دموکرات شەهید بوون. ئێستا وەکو گوتم ینی ماوەکی دیکە تا ڕادەیەکی زۆر بێدەنگی هەبوو لە بەرەکانی شەڕدا. ئەو جمو جۆڵە چەکداریەی کە دەستی پێکرد و دواتر ڕاگیرا و پێشترش بێدەنگ بوون، ئایا بۆچی دەگەڕێتەوە؟ ئەمە لەژێر فشاردا بوون، لەژێر داواکاری لایەنێک بوون کە ئەم جمو جۆڵە سەربازیانە دەست پێ بکەن و دواتر ڕای بگرن؟ ئێمە هەروەش عەرزم کردی لەژێر هیچ فشارێکدا نەبووین، لەژێر هیچ زەختی هیچ لایەنێکدا نەبووین. ئەوە تەنیا تەبلیغاتێکی شومی کۆماری ئیسلامیە کە شتێک نییە کە تازە بێ. لە ماوەی 37 ساڵ تەمەنی کۆماری ئیسلامیدا ئەوەی کە بەدڵی نەبێ حتمما ڕەبتی دەدا بە جێگایەکی دیکە و بە لایەنێکی دیکە بەخوا بە دوژمنکاری ئەجنەبی و دوژمنکاری بێگانەی دەزانێ. ئێمە حیزبی دموکراتی کوردستان خەباتی حەقخوازانەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی لە سەردەمی کۆماری کوردستانەوە دەست پێ کردووە، لە سەردەمی پاشایەتیدا ئیدامەی داوە.
ئەوە لە سەردەمی کۆماری ئیسلامیشدا دیسانەکانە لەسەر ئەو وەدەستێنانی مافوداخوازاکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان سوور بووە. و ئەگەر کۆماری ئیسلامیە هەر نیزامێکی دیکە لە تاران لەسەر دەسەڵات بێ ئەگەر لە ڕێگای ئاشتی خوازانە وەڵامی ئێمەی دابایەوە ڕەنگ بێ ئەمڕۆکانە ئێمە دەستمان بۆ چەک نەبرباک بۆ ئەوەی چەکمان بۆیە هەڵگرتو بۆ ئەوەی بتوانین حزوری فعالانەمان هەبێت لە ناو خەڵکی خۆماندا. بەڵام ئەوە بۆ معنایی نییە کە ئێمە چەکمان بۆەوەی هەڵکردوێ کە لە ڕێگای ئەو چەکەوە بمان هەوێ ویست و داخوازەکانمان بێنێتی ئەوە تەنیا بۆ دیفاعکردن لە خۆمان بووە. بەڵام ئەگەر لە جگایەکی زانی بمان کە هێزەکانی کۆماری ئیسلامی زەختمان لێ دەکەن فشارمان بۆ دێنن تەبیعیە دەستمان کردوێتەوە و تەبیعیە لە ماوەی ڕابردوشدا ئەومان سابت کردووە کە دەتوانین لە ناو خەڵکی خۆماندا حزورمان هەبێ و ئەوە حزورش ئیدامەی دەبێ. جا تەبیعیشە لە تەبیعی بە معنای ئەوە نییە کە بڵم پێی رازین، بەڵام بە معنای ئەوەیە کە تۆ لە شەڕ و دەرگیریەکدا کە شەڕ و دەرگیریەکی نابەرابەرە هێزێکی زۆری کۆماری ئیسلامی کۆک و پۆشتە و پەرداخت لەگەڵ کۆمەڵێک پێشمەرگە کە لە بواری تعدادی نەفراتەوە تەنانە چۆڵیشەوە بەرابەر نین تەبیعیە شتی لەو بابەتەی لێ دەکەوێتەوە. بەڵام ئەوە ئەگەر ئیجازەم بدەیت بەڵامەوە بە معنی ئەوەی نییە کە ئەم خەباتە ڕادەوەستێ بەڵکە و خەباتە درێژەی دەبێت بە هەموو شێوەکانی خۆی. زۆر باشە. بەڕێز باڵەچیانی ئەگەر بەراوردێک بکرێت لە نێوان ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان، باشووری کوردستان، ڕۆژئاوای کوردستان، ئەنی وەکو دەبینرێتن هەنگاوی باش لە هەر سێ پارچەی دیکەی کوردستان هاتۆتە پێشەوە. بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستان بەم شێوەیە نییە. پێتان وایە هۆکارەکە بۆچی دەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا ئەگەر هەر پارچەیەک لە کوردستان وەزعیەتی تایبەتی بەخۆی هەیە، یەکێک لە شتانە ئەو حکوومەتانەی کە بەسەر ئەو پارچە لە کوردستاندا زاڵن دەبینین هەرێمی کوردستان بە بارودۆخێکی زۆر ناخۆش لە سەردەمی سەدام حوسێندا تێپەڕیوە و بەهۆی ئاڵوگۆڕێکی سیاسی و کە لە منتەقەکەدا هاتۆتە گۆڕێ بەخۆشیەوە هەرێمی کوردستان دەبینین توانیوێتی ببێتە خاوەنی حکوومەت و دەسەڵاتێکی خۆی. لە سووریا دەبینین لە ماوەی ئەو 6 ساڵی ڕابردوودا بەهۆی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوخۆی سووریەدا هاتووەتە پێشێ و حکوومەتی سووریا ئەو هەیمەنە و دەسەڵاتەی نەماوە تاقم و گروپی جیاواز و بە تایبەتی بوونی داعش لەوێ وەزعیەتێکی پێکەناوە و هێزی کوردی بەخۆشیەوە توانیوێتی جێگا پێگایەکی خۆی بۆ خۆی بکاتەوە و ئەوە تەسیراتی خۆی کردەوە. خەڵکیش تەبیعیە خەڵکی کورد لە هەر فرسەتێک لە هەر پارچەیەک لە کوردستاندا ئیستفادە دەکات. لە باکووری کوردستانی شەر بەو شێوەیە. بەڵام لە ئێراندا تەماشا دەکەیت لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا ئەوە تقریبەن ئەگەر چاو لێ بکەی کورد بەتەنیا بووە لە گۆڕەپانی سیاسی ئێرانێدا. بۆیە لە ڕاستیدا فشارێکی زۆری لەسەر بووە. هەر من کە ئێستا لە حزورەن لەگەڵ جەنابەت قسە دەکەم حزبی دموکراتی کوردستان خاوەنی 5,000 شەهید کادر و پێشمەرگەیە. یعنی ئەوە سەرمایەکی عەزیمە لەو ڕێیەدا فدای کردووە لە دەستی داوە. بۆیە ئەگەر وەزعیەت و بارودۆخێکی سیاسی لە ناوخۆی ئێراندا بێتە پێشێت تەبیعیە ڕەنگ بێ ئەو ئاڵوگۆڕانەی کە لە پارچەکانی دیکە لە کوردستان بە قازان زیینەتەوەی کورد تەواو بووە لە ئێرانێژ وڵا زۆر بە سورعەتر و خێراتر تەواو دەبێ و تەبیعیشە هێزەکانی کورد لە گۆڕەپانەکەدان و دەستنە مەیدان لەگەڵ خەڵکەکەی خۆیان. لە قسەکانی بەڕێستان جێبستیەوە بووم کە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتەنیایە، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بازدەوە دەکەن کە ئەو جموجۆڵە سەربازەی لە ماوەی ڕابردوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردووە حزبە کوردیەکان بە یاعازی عەرەبستانی سعودیە ئەو جموجۆڵانەیان دەست پێ کردووە. کەواتە وەکو ئەوان باسی لێوە دەکەن ئێوە تەنیا نین، وڵاتانی هەرێمی لە پشت ئێوە هەن.
من لێرە دەتوانمەوە بە مەسئولیتەوە بڵم کە شتی لەو بابەتە نییە و لە هەمان خاڵدا لە کۆماری ئیسلامی ئەم قسەیەک نییە کە ئێستا بیکە. کۆماری ئیسلامی لە ماوەی 37 ساڵی ڕابردوو دەسەڵاتی خۆیدا ئەم قسەی کردووە، جا ڕۆژێک بەسەر بە عەرەبستانە، ڕۆژێک سەر بە قەتەرە، ڕۆژێک بە ئیسرائیلە، ڕۆژێک بە ئەمریکایە، ڕۆژێک بە ئیستیکباری جەهانیە، بە ساهیوێنیستە. ئەو قاب و عناوینانە ئەمە لە ماوەی تەمەنی خەباتی خۆماندا لەگەڵ کۆماری ئیسلامی ئەوەمان زۆر بیستووە. ئەمە لایەنێکی دیکە ڕاستەکەی ئەوەی کە لە سەتعی منتەقەکەدا دخالت دەکا و هێزی جۆرا و جۆر دروست دەکا، ئەوە کۆماری ئیسلامیە. کارنامەی کۆماری ئیسلامی پڕە لەو شتانە. ئەگەر بە ئیستلاح کوردیەکە بڵێم لە دز وایە هەموو کەس دزە. بۆیە لە حقیقەتدا کۆماری ئیسلامی بۆ ئەوەی چونکە بۆ خۆی کۆمەڵێکی زۆری چەکدار و کۆمەڵێکی زۆری گروپهای جۆرا و جۆری ترۆریستی لە سەتعی منتەقەکەدا دروست کردووە، بۆیە پێی وایە دەبی بە ئەفکاری عمومی خەڵکی خۆی بڵێ ئەوانە سەر بە فلان دەوڵەتن یا فلان دەوڵەت تەقویەتی کردوون. لەنا مێژووی حزبی دموکرات بە ئیحترافی خۆیان، بە ئیحترافی نووسینەکانیان، بە ئیحترافی لێدوانەکانیان، مێژووی حزبی دموکرات پاک و مبەڕایە لەو جۆرەشتانە. بەڵام ئەوە بە معنایی نییە ئەم نەتەوەیەکی مەزلوم و زڵم لێکرا و ئەگەر لایەنێک ئەگەر جێگایەک ویستی پشتگیری لێ بکە، ویستی هاوکاری بکە، بە معنایەوەی نییە کە دەستی ئەو هاوکاریە ڕەت دەکرێتەوە. بەڵێ باشە. وەکو خۆتان باستانەوە کرد، ینی خەباتی چەکداری یەکەکە لە بژاردەکان کە ئێوە دەتوانن پەیڕەویکەن لە کاتێکدا ئەگەر پێویست بکات. بەڵام بۆچی هەوڵ نادەن خەباتی مەدەنی پەیڕەو بکەن لە کاتێکدا زۆربەی جار ینی سەرکردەکانی دنیا بازدەوە دەکەن باشترین ڕێگا بۆ دەستەبەرکردنی هەر مافێک هەر کۆمەلگایەک خەباتی مەدەنیە. بڵێ ئێمە قەت خەباتی مەدەنیمان ڕەت نەکردوێتەوە. ئێستاش ئێمە لەو ڕێگایەوە حەوت دەدەین لە کۆمەلگای خۆماندا ئەم خەباتە پەرە پێ بدەین و پشتی پێ ببەستین. لە هەموو کاتێکدا لە زمانی ڕێبەرانی ئێمەشەوە بیستراوەوە دەشی بیستن کە لە ڕاستیدا ئەوە کۆمەڵانی خەڵکن دەتوان ئەو ئاڵوگۆڕانە پێک بێن و کۆمەڵانی خەڵکی لە ڕێگای ئەم خەباتە مەدەنیەوە و لە ڕێگای بوونیان لەسەر شەقام و لە ڕێگای حزوریان لە حزوریەکی پڕەنجیان لە شەقامەکانداوە لە کار و چالاکی مەدەنیدا دەتوانەوە ئاڵوگۆڕانە پێک بێنن. بەڵام من لە قسەکانمدا پێشتر باسم کرد کۆماری ئیسلامی بە سیاسەتێکی کە کردوویەتە پێشێ ڕۆژانە بەدەیان کەس هەتا دەتوانین بڵین بە سەدان کەس لە شارەکانی جۆرا و جۆری کوردستان لە دێهات و مەناتقی کوردستان لەسەر سنوورەکان دەگرێت، لێ دەدا، زیندانی دەکا، ئیعدامیان دەکا بە عناوینی جۆرا و جۆر. یعنی کۆماری ئیسلامی لە ماوەی تەمەنی خۆیدا بۆ ڕۆژێکی و بۆ لەحزەیەک و بۆ سەعاتێکی لە ئەزیەت و ئازاری خەڵکی کوردستان ڕانەوەستاوە. خەباتی مەدەنی لە زمینەیەکدا دەکرێت، لە بەستێنێکدا دەکرێت کە ڕاستیەکەی تاڕادەیەکی و بەستێن و زمینەیە ئامادەکرابێ و هەبێ دەحاڵێت و وەختێک لە موقعیەتێکی ئەمنیەتی سرف نظامیدا قرارت گرتووە ڕنگ بێ چالاکانی مەدەنی ئەوەندەی کە کردویانە زۆریش زیاد بێت لەوەی زیاتر ڕنگ بێت لە دەستیان نەهات بێدەناو بە معنایەوە نییە کە حیزبی دموکرات لە خەباتی مەدەنی غافڵ ببێت، چونکە هەر فەلسفەی وجودی حیزبی دموکرات دامەزرانی کۆماری کوردستان ئەگەر چاو لێ بکەی، دامەزرانی دەم و دەستگای ئیداری، کردنەوەی قوتابخانەکان، چاپی کتێبی دەرسی لە مێژووی حیزبی دموکراتدا، یعنی کۆمەڵێک شتی دیکە گە چاو لە مێژووی ئەو حیزبە دەکەی پڕە لەو شتانە کە هەمووی شاهدی دەدەن بەوەی حیزبی دموکرات زۆر باوەڕی بە خەباتی مەدەنی و باوەڕی بە چالاکی سیاسی و ئاشتیانە هەیە تا باوەڕی بە خەباتێکی چەکدارانەی توندوتیشە بێ. بەڵێ ئەگەر بەراوردی پارتەکانی دیکەی باشوور تەنانەت ڕۆژاوای کوردستانیش بکەی لەگەڵ پارتەکانی کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبیندرێتن پێگەی پارتەکانی دیکە زۆر زیاترە لە پێگەی پارتە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، پێگەی نێودەوڵەتی قەزدم وایە. پێتان وایە هۆکار بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی پێگەی پارتە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بازنەیەکی بچووکدا دەسوڕێتەوە؟
دیارە ئەوە دەکرێت چەند هۆکارێکی هەبێ و تقریبان ئەوەش نازانم ئەوە بە دیقە دەگەم ئاوا بڵێن ئەم پێگەیە ئاوا بەڕەسی بکەین ڕەنگە دروست نەبێ بەڵکە ئێستا تەبیعیە هەر یەکەی لە پارچەکانی کوردستان لە باشوور لە باکوور و لە ڕۆژاوا هەر یەکەی بە عناوینێک لە سەتعی نێونەتەوەیدا مەترەحن و بە زۆرێک لە زۆرەکانشی لە قسەکانی پێشوشمدا کوتم ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوخۆی ئەم وڵاتانەوە لە سەتعی منتەقەکەدا ڕوودەدا ئەوانی هێناوەتە سەر ئەو سەحنەیە کە زیاتر مەترەح بن و زیاتر دیار بن و ڕۆژهەڵاتی کوردستان بە خاتری وەی کە ئەو هەیمەنەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەرەوەیە ڕنگ بێ نەیتوانی بێت لەو بارەیەوە زۆر مەترەح بێت و دەبینین ئەگەر لە ساڵانی ڕابردوودا چاو لێ بکەی لە هەشتاکانی لە هەفتا و هەشتاکان میلادیدا چاو لێ بکەی تەماشا دەکەی ئەوەی مەترەحە ڕۆژهەڵاتی کوردستانە بەهۆی ئەو خەباتە تند و تیژ و خەباتە چەکداری و ئەوانەی کە لە ناوخۆی وڵاتە بوو ئەوە لایەکی دیکەشی ڕنگ بێ بگەڕێتەوە بۆ ئەو ڕخنەیەکی گەورەیە کە لە سەرمانە لەسەر ئەحزابی ڕۆژهەڵاتی ئەویش ئەو لەدبوون و ئەو پەرتەوازە بوونمانە هەر یەکەی بەلایەکداوە نەمانتوانیوە پرۆگرامێک وە نەمانتوانیوە پلتفۆرمێکی وا ببینینەوە کە لە دەوری بەڕێز عومەر باڵەچی ئەندامی دەفتەری سیاسی حزبی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین بەڕێزانمەوەکۆی ئێستا دەبینن ئەوە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی کە ئێستا سەردانی سەرۆکاتی شارەوانی پاریس دەکات لەلایەن بەرپرسانی سەرۆکاتی شارەوانی پێشوازی لێ دەکرێت پێشتریش مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری بەرگری فەڕەنسا دیدار و کۆبنەوەی ساز کرد بوو چاوەڕێ دەکرێت هەر ئەم شەو سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی دیدار لەگەڵ سەرۆکی فەڕەنسا فرانسۆ هۆڵاند دیدار ساز بکات دیارە سەردانەکەی ئەم جارەی سەرۆکی هەرێمی کوردستان هاوشێوەی سەرکردەکانی دنیا سەرۆک کۆماری ئەمریکا پێشوازی لێکرا و ئەوەی دەبینن ناو باڵەخانەی شارەوانی فاریسە کە وەکو دەزاندرێتن مێژوویەکی دیاری هەیە لە سەردەمی پاشایەتیدا ئەوارە کاتێک سەرکردەیەکی وڵاتان سەردانی ئەو وڵاتە دەکەن و سەرکردەی دیارن سەردانی ئەو شوێنانە دەکرێت سەردانی شارەداری پاریس دەکرێت مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان وەکو گوتم پێشتر دیدار و کۆبنەوەی ساز کرد بوو لەگەڵ وەزیری بەرگری فەڕەنسا وەکو پێشتریش پەیامێرمان بەرگەشت ئاکرەی کە لە ڕووماڵە تایبەتەکانی کوردستان 24 باسی لەوە کرد دیارە کۆمەڵێک پرس هەبووە کە قسە و باسی لەسەر بکرێت دیارە هەر لە فەڕەنساش سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی لەلایەن میدیاکانی فەڕەنساوە بە گرنگی و بایخێکی زۆرەوە باسی لەوە کراوە وەکو گوتم پێشوازیەکە پێشوازیەکی فەرمی بووە و وەکو سەرۆک پێشوازی سەرۆکی وڵاتێک لە سەرۆکی هەرێمی کوردستان کراوە و وەزیری بەرگری فەڕەنسا لە چوارچەوەی دیدارەکەی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان پەیمانی پێش ئەوەی کە دیدارەکەش ساز بکات بە میدیاکانی فەڕەنسای ڕاگەیان بوو کە ئەوان بە باشی هەوڵ دەدەن هاوکاری هێزەکانی پێشمەرگەی کوردستان بکەن بۆ ئازادکردنەوەی شاری مووسڵ دیارە فەڕەنسا یەکێکە لە وڵاتانەی کە لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی بەشدارە وەزیری بەرگری فەڕەنسا پێشتریش قسەی لەسەر ئەوە کرد بوو کە ڕوخانی داعش لە عێراقدا زۆر نزیک بۆتەوە پێشمەرگەش ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە تێشکاندنی داعش و پێشمەرگە بە هێزێکی ئەکتیف بۆ تێکشکانی داعش هەژمار دەکەن و ئەوان وەکو حکوومەتی فەڕەنسا ئامادەن بە باشی هاوکاریەکانی خۆیان لە ڕووی سەربازیەوە تەنانەت لە ڕووی داراییەوەش و لە ڕووی لۆجستیەوە پێشکەش بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان بکەن وەکو گوتم مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەمڕۆ گەیشتە فەڕەنسا و لەگەڵ وەزیری بەرگری و ئێستاش لەگەڵ سەرۆکی شارەداری پاریس دیدار و کۆبنەوە ساز دەکات دەچمە لای پەیامێرمان بەرگەشت ئاکرەی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە بەرگەشت لە شوێنی کۆبنەوەکەدای ئێستا لەو شوێنەی کە سەرۆکی هەرێمی کوردستان
لەگەڵ سەرۆکی شارەداری پاریس دیدار ساز دەکات. دو زانیاریمان پێ بدەیت لەبارەی سەردانەکە و ناوڕۆکی کۆبنەوەکە. بەرگەشت بێمە شارەوانی پاریس سەرۆکی شارەوانی ئێستا بەڵێ کەرم کە جێم لێتە بەرگەشت کامبران بەڵێ جێم لێتە کەرم کە بەرگەشت دوا دیارە دەنگ کێشەی تەکنیکیمان هەیە دەنگ بە باشی بە ئێمە ناگات دەنگی مەش بە تۆ ناگا بەڕێزانم ئێستا دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لاتان هەروەها ینی سوپاسی بەڕێز عومەر باڵەکی ئەندامی دەفتەری سیاسی حزبی دیموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو لە پرۆگرامی باسی ڕۆژ باسمان لە ڕەوشی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان و خەباتی چەکداری و مەدەنی کە پارتولانە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی ڕابردوو پەیڕەویان کردووە. بەڕێزانم ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش دەگەڕێینەوە لاتان. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بەڕێزانم تەوری دومی باسی ڕۆژمان تایبەت دەکەین بە ڕووماڵکردنی سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی کە بۆ فەڕەنسا لە چوارچێوەی سەردانێکدایەوە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پاریس لەگەڵ ژان ئف لۆردیان وەزیری بەرگری فەڕەنسا کەمێک بەر لە ئێستا دەتوانم بڵێم ئێوارەی ئەمڕۆ دیدار و کۆبنەوەی ساز کردەوە کەمێک بەر لە ئێستا سەرۆکی هەرێمی فەڕەنسا سەرۆکی سەردانی سەرۆکایەتی شارەداری پارسی کردووە لەگەڵ سەرۆکی شارەداری پارس دیدار و کۆبنەوەی ساز کردووە پەیامێریشمان تیمی کوردستان 24 لە شوێنی کۆبنەوەکەدان و پەیامێرمان بەرگەشت ئاکرێی کەمێک بەر لە ئێستا هەوڵیدا گفتوگۆمان لەگەڵ بکات دیارە سەرۆکی هەرێمی کوردستان وەکو باسمان لێو کرد ئەمڕۆ گەیشتۆتە فەڕەنسا پێشتریش سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی دووجار سەردانی فەڕەنسای کردبوو ئەمە سێمی سەردانیەتی ئێستاش بەرگەشت ئاکرەی زانیاری زیاترمان پێدەدات سەبارەت بە دیداری سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی شارەداری پاریس بەرگەشت دو زانیاری چێ بە تایبەت تۆ ئێستا لە نێو هۆڵی کۆبنەوەی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی شارەداری پاریسی بەڵێ کامەران ئێستا ئەوان لە کۆبنەوەدان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ئان هەیداهوو سەرۆکی شارەوانی پاریس خۆی پاریس دەکرێت بڵێن ڕۆڵی حکومەتێک دەبێنێ چونکە ئەمە سەرۆکی شارەوانی پاریسە کە زیاتر لە 12 ملیۆن نفوسی هەیە لە سنووری شارەوانی پاریس واتە دوو جار بەخەت کوردستان لێرە خەڵک لە سنووری شارەوانی پاریسە دیارە لێرە پێگەی سەرۆکی شارەوانی زۆر جار لە بڕیارە حکومیەکاندا ڕۆڵێکی کارای هەیە دەکرێت بڵێن زۆر جار لە بڕیارەکانی بڕیاری سربەخۆن زۆر جار ناگەڕێتەوە بۆ حکومەت ینی خۆی شارەوانی لێرە خۆی بۆ خۆی حکومەتێکە ئێستا کە دوای ئەو بەرنامەی کە داڕێژراوە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان چاوەڕوان دەکرێت زیاتر لە 45 خولەک کۆبوونەوەی نێوان سەرۆکی هەرێمی کوردستان هەروەها لەگەڵ ئان هیداهوو درێژە بکێشە و باس لە ڕەوشی چۆنەتی بژانەوەی لە ڕووی پەیوەندی ئابوووریەکان تەنانەت سیاسی لێرە گفتوگۆی لەبارەوە دەکرێت ئان هیداهوو خۆی ئافرەتێکی چالاکوانی دیارە لە ناو کۆمەلگای فەڕەنسیدا بۆیە ئەو کۆبناوانە بەردەوامی دەبێت دوای بە دوای هاتنی سەرۆک بۆ فەڕەنسا کامەران ئەو لە کاژمێر سێی دوای نێوەڕۆ گەیشتە پاریس لێرە کۆبنەوەکانی ئەنجامدان لە یەکەم وێستگەی سەردانەکەیدا لەگەڵ ئادمیراڵ وەزیری بەرگری فەڕەنسا گفتوگۆی کرد دیارە گفتوگۆکانی زیاتر لەگەڵ ئەو گفتوگۆی سەربازی بوون باس لە ڕەوشی چۆنیەتی پێشڕەویەکانی پێشمەرگە لە بەرەکانی جەنگدا باس لەو بابەتە کراوە هەروەها باس لە پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگە کە ئەمە بابەتێکی دیکەی هەرە گرنگ بوو بەلای سەرۆکی هەرێمی
کوردستانەوە چونکە ئەوان دەیانەوێت هێزی پێشمەرگە زیاتر پڕچەک بکرێت ئەو هاوکاریە سەربازانەی لە ڕووی تەکتیک و هەروەها تەکنەلۆژیای سەربازی کە پێشکەش بە هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە دەکرێت دەیانەوێت ئەو ڕێژەیە زیاتر بکرێت لەگەڵ ئەوەشدا ئەو جۆری چەکەکان قەبەرتر و فراوانتر بکرێت یان چەکی بەهێزتر پێشکەش بە هەرێمی کوردستان بکرێت ئەمە لێرە باسی لێوە دەکرام کە لە گفتوگۆکاندا باسی لێوە کراوە تەوەرێکی دیکەی گفتوگۆکان لەگەڵ لایەنی دەسەڵاتدارانی فەڕەنسیدا سەرۆکی هەرێمی کوردستان مەبەستیەتی باس لە تاوتوێی چۆنیەتی ڕزگارکردنەوەی مووسڵ بکرێت ئۆپراسیۆنی مووسڵ چونکە ئەمە بەپێی هەموو هاوکێشە سەربازەکان کە باسی لێوە دەکرێت ئەو کاتێکی کەمی ماوە دەیانەوێت پێش کۆتایی ئەم ساڵ ئەم ئۆپراسیۆنە ئەنجام بدەن بۆیە ئەو کۆبنەوانە ئێستاکە گفتوگۆی زیاتری لەبارەوە دەکەن باس لە چۆنیەتی دەست پێکردنەوەی ئۆپراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ باسێکی گەرمە هەروەها باس لەوە دەکرێت هێزی پێشمەرگە چۆنیەتی بەشداری چۆنی بەشداری لەو ئۆپراسیۆنە بەرفراوانە دەکرات ڕۆلی چی دەبێت لەگەڵ ئەوەشدا باس لە بە دوای کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ دەکرێت چونکە بەلای هەرێمی کوردستانەوە گرنگە لە چۆنیەتی ئیدارەدانی مووسڵ لە دوای ڕزگارکردنەوەی هەروەها چۆنیەتی مانەوەی هێزەکانی پێشمەرگە لەم ناوچانە لە ناوچەکانی لە بەرامبەر حکوومەتی عراق ئەمان چۆن ئەم هەماهەنگیە بکرێت چونکە فەڕەنسا نابێەوە لەبیر بکرێت کە هاوپەیمانی ئەندامێکی ئەکتیڤە لە هاوپەیمانێتی نێودەڵەتی دژ بە داعش بۆیە بەلایەنەوە گرنگە کە فەڕەنسا هاوکاریەکانیان هەروەها خۆشی گەرەکێتی زیاتر هاوکاری هەرێمی کوردستان و هەروەها هێزەکانی پێشمەرگە بکرێت. بەڵێ بەرگەش دەپرسم دوای ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ژان ئیڤ لۆدریان وەزیری بەرگری فەڕەنسا دیدار و کۆبنەوەی ساز کرد و وەزیری بەرگری فەڕەنسا ئاماژەی بەوە کرد کە ئەوان ئامادەن هاوکاری هێزەکانی پێشمەرگەی کوردستان بکەن هیچ زانیاریەکی تازە دەستکەوتووە ئایا ناوەڕۆکی دیدارەکە ئەو هاوکاریانە لە چه ئاستێکدا دەبن و بە چ شێوەیەک دەبێت و فەڕەنسا بەدەر لە هاوکاریە سەربازیەکان ئایا هاوکاری دارایی هەرێمی کوردستان دەکات؟ لەوە دەچێت ئەمەش گفتوگویەکی نوێ بێ یان تازە بێ کە سەرۆکی هەرێمی کوردستان باس لەوە بکات چونکە ئەمە ماوەی 2 ساڵ دەچێت هەرێمی کوردستان دووچاری قەیرانێکی دارایی بۆتەوە بێگومان ڕەنگە ئەمە شێکێک لەو تەوەرانە بێت کە سەرۆکی هەرێمی کوردستان گەرێکێتی لەگەڵ دەسەڵاتدارانی فەڕەنسا باز لە چۆنیەتی هاوکاری دارایی هەرێمی کوردستان بکرێت ئەمە لەلایەک هەروەها باسی ئەو هاوکاریانە بکرێت چونکە فەڕەنسا بەردەوام بێ ئەملاو ئەو باس لە هاوکاری کردووە لەگەڵ هەرێمی کوردستان چەند جارێکە ئەمەی باس کردووە خۆی لە میدیاکانی تەنانەت ناوخۆیی دەرەوەش یعنی هەتا نەک لایەنە سیاسەکان یان کەسایەتی سیاسەکان بەبەستیانەکە هاوکاری هەرێمی کوردستان بکرێن بەڵکو زۆربەی کۆمەلگای فەڕەنسی ئەوان زۆر بە ئاشنان بە مێژووی کورد بە کەلتوری کورد بە فەرهەنگی کورد بەو نەهامەتیانەی بکە بەسەر کووردا هاتووە تۆ لێرە لە هەر فەڕەنسیێک بپرسیت ئەوان کورد دەناسن ئەوان ئاگیان لە مێژووی کووردە بۆیە تەنانەت خەڵکی فەڕەنسیش بەلایەنەوە گرنگە کە فەڕەنسا سیاسەتوانانی فەڕەنسا هاوکاری لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە لە ڕووی هاوکاری داراییەوە مرۆییەوە هەروە هاوکاری سەربازیەوە هاوکاری هەرێمی کوردستان بکرێت چونکە ئەمان هەرێمی کوردستان بە شوێنێکی گرنگ دەزانن ئەوە نابێت لەبیر بکرێت چونکە من هەندێکم بینیوە لە فەڕەنسیەکان کە لێرە باسییان کردووە ئەوان جۆرێک لە جۆرەکان لە دوای پەیماننامەی سایکس پیکۆ ئەوان هەز بە شەرمازیارەیەک دەکەن کە پێکۆ لە چۆنیەتی دابشکردنی هەرێمی کوردستانی گەورە بە شێوەیەکی گشتی بەشدار بووە بۆیە ئەمان زیاتر تەنانەت تۆ ئەگەر سەیری لایەنی مێژوویەکەشی بکەی کامەران لە ساڵانی 60ەکان 70ەکان تا ئێستاشی لەگەڵدا بێت کەسایەتی هەرە دیارەکانیان هاتوونەتە هەرێمی کوردستان هاوکاری هەرێمی کوردستانی زۆرێک لەوانەی دیکەی کە بۆ نمونە وەزیری دەرەوەی پێشووی دەرەوەی فەڕەنسا بەرنات کۆشنە چەند جارێک هاتووەتە هەرێمی کوردستان هەروەها ببێتە بە وەزیر لە ساڵانی هەفتاکان وەکو پزیشکێکی ئەکتیڤ لە شاخەکانی هەرێمی کوردستانەوە خزمەت بە هێزەکانی پێشمەرگە و هەرێمی کوردستانی کردووە. بەڵێ بەرگەشت تۆ باست لە مێژوو کرد ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو دیارە سەرۆکی هەرێمی کوردستان 3 جار سەردانی فەڕەنسای کردووە 2 جار وەکو سەرۆکی هەرێمی کوردستان 2 جار
دوو جار لەگەڵ سەرۆکی ئێستای فەڕەنسا فرانسۆ هۆڵاند دیدار و کۆبنەوەی ساز کردووە و پێشترش لەگەڵ سەرۆکی پێشووی فەڕەنسا دیدار و کۆبنەوەی ساز کرد و سەرۆکی فەڕەنساش سەردانی هەولێری کردووە و لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان دیدار و کۆبنەوەی ساز کردووە. دەمەوێت بپرسم پێشوازیکردن لە سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازیەکی سەرۆکانەیە، یعنی وەکو میدیاکانی فەڕەنساش باسییان لێوە کردووە کە چۆن پێشوازی لە سەرۆکی ئەمریکا کراوە، هاوشێوەی ئۆباما پێشوازی لە مەسعود بارزانی کراوە. تایبەتمەندی ئەو پەیوەندیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتێک وەکو فەڕەنسا لە میدیاکانی تورکیا چۆن لێک دەدرێتەوە؟ ئەو تایبەتمەندیە چییە کە پەیوەندێکی واتون و تۆڵ لە نێوان وڵاتێکی وها گەورە وەکو فەڕەنسا لەگەڵ هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستاش وەکو بەشێک لە عێراق هەژمار دەکرێت؟ کامەران پێش ئەوە من کە بەیانی دەچم بۆ کۆشکی ئەلیزێ ئەمە دووەم جارە دەچمە ئەم کۆشکە. ئەو شوێنەی کە پێشوازی لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت هەر لەوێ لە ماوەکانی پێشووتردا لەگەڵ ئەو بڵێن سەرۆک وەزیرانی وڵاتانی جیهان، سەرۆک کۆمار، بەرپرسانی گەورەی وڵاتانی جیهان کە سەردانی فەڕەنسا دەکەن لەوێشەوە کە سەردانی سەرۆکایەتی فەڕەنسا دەکەن لە ناو کۆشکی ئەلیزێ بە شێوەیەکی فەرمی لەو شوێنە بە هەمان ئەو شوێنەیە کە پێشوازی لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت هەمان ئەو پرۆتۆکۆلە دیبلۆماسی کە بۆ سەرۆکاکانی دیکەی وڵاتانی جیهان لەوێ دەکرێت بە هەمان شێوە لە ماوەکانی ڕابردووشدا نەک هەر بەیانی ئەم ئامادەکاریە کراوە لە ماوەکانی ڕابردووشدا بە هەمان شێوە پێشوازی لێکراوە بۆیە هەرێمی کوردستان بەلای فەڕەنسیەکان هەروەها سەرۆکی فەڕەنسا فرانسوا ئۆلاند ئەگەر گرنگ نەبێت پێشتریش سەردانی هەرێمی کوردستانی نەدەکرد. بۆیە سیاسەکانی بە شێوەیەکی گشتی بە چەپ و ڕاستەکانی لایەنە سیاسەکانی ناو فەڕەنسا ئەوان دۆستی کوردن، گرنگی بە پەیوەندیە دیبلۆماسیەکان هەروەها کەلتوری فەرهەنگیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان دەدەن. ئەوان بەلایەنەوە گرنگە کە هەرێمی کوردستان وەڵامەکەت بوون. بەڵام ینی تۆ کە زۆربەی قسەکانت بازدەوە دەکەی پرسی شەڕی داعش و پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ یەکێکە لە ئەجندا هەرە گرنگەکانی گفتوگۆی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی فەڕەنسا و هەروە وەزیری بەرگری فەڕەنسا. بەڵام لە واقعدا پەیوەندی فەڕەنسا و هەرێمی کوردستان پێش بوونی داعشیش هەبووە. لە سەردەمی جاک شیراک سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی سەردانی فەڕەنسای کرد و ئەو کاتیش وەکو سەرۆکی وڵاتێک پێشوازی لێکرا. پرسیارەکە لێرەدا ئەوەیە تۆ وەکو پەیامێری کوردستان 24 لەو شوێنە ئامادەی لە کۆشی ئەلیزێ وەکو ڕۆژنامەوانێک چ دەخوێنیەوە؟ ئایا فەڕەنسا بەدەر لە شەڕی داعش دەتوانێت یاخود ئامادەیە هاوکاری هەرێمی کوردستان بکات بۆ دەربازبوون لەو قەیرانە ئابوووریانەی کە هەرێمی کوردستان تێی کەوتووە و تەنانەت پرسی سربەخۆیش کە لە هەرێمی کوردستان زۆر بە گەرمیەوە باسی لێوە دەکرێت. پێت دوایە ینی ئەمە بە شێوەک لە شێوەکان ینی دان پێدانانێکی ناڕاستەوخۆی فەڕەنسابی کە بۆ ئایندەی هەرێمی کوردستان ئەوان گەشتبینن؟ کامەران هاوکاری فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان تەنەها لێدوانی سیاسەکان نییە، ئەمان بە پراکتیکی هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە لە ماوەی ڕابردوودا. ئێستا کەش چەندین فڕۆکەی تایبەتی سەربازی ئەو فڕۆکانەی کە F-16 ئەوان لە خزمەتی هێزەکانی پێشمەرگە و ئاسمانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە، یعنی ئەوان بە پراکتیکی هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە. ئێستا نەک ئەوە لە دوای ڕاپەڕینی لە ساڵی 1991 ئەمان هاوکاری مرۆییان بە هەمان شێوە پێشکەشی هەرێمی کوردستان کردووە، یعنی ئەوان لە ساتە ناخۆشەکان و سەختەکاندا لەگەڵ هەرێمی کوردستان بوون. لە ئێستاشدا بە هەمان شێوە ئەمان کە باسی سربەخۆیی دەکرێت ئەوان دەڵێن مافی چارەی خۆنووسین مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە. یعنی ئەگەر فەڕەنسا لەگەڵ پرۆسەکە نەبێت، ئەگەر لەگەڵشیدا نەبێت، ئەگەر دژ نەبێت، بەڵام لەگەڵشیدایە بە تەکیدی چونکە فەڕەنسەکان زۆر بەلایەنەوە گرنگە هاوکاری هەرێمی کوردستان بکەن لە ڕووی وەکو ئاماژەمان پێکرد لە ڕووی سەربازی، هەروەها لە ڕووی مرۆییەوە، هەروەها لە ڕووی دیبلۆماسیەوەش، چونکە فەڕەنسیەکان لە ماوەی پێشتریشدا باس لەوە دەکەن کە
هەرێمی کوردستان مافی خۆیەتی کە ببنە وڵاتێکی سربەخۆ یان مافە چارەی خۆنووسین هەروەها باسەوە دەکرێت کە پشتگیری لە ڕیفراندۆمی هەرێمی کوردستان دەکەن ئەگەر لە حاڵەتی ئەوەی کە فەڕەنسا لەگەڵ سربەخۆی هەرێمی کوردستانیش نەبێت بەڵام دژیش نییە ینی کەواتە فەڕەنسا ئەگەر بە ئاشکران نڵێ ئێمە لەگەڵ سربەخۆی هەرێمی کوردستان بەڵام لە ڕاگەیاندنی ریفراندۆم یان لە ڕاگەیاندنی سربەخۆیی هەرێمی کوردستان خۆی لەگەڵ ئەو سربەخۆیە کە ساڵانێکی زۆرە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بە شێوکی گشتی خەونی پێوە دەبینن. بەڵێ لە ئەنقەرەش کامەران لە ئەنقەرەش سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کردووە کە لە ماوەی ڕابردوودا چاوەڕوانی گۆڕانکاری گەورە بن هەندێک لە چاودێرانی سیاسی شۆڕڤەکارانی سیاسی لەگەڵ ئەو گۆڕانکاریانە گەورەیەن لەوە دەچێت گۆڕانکاری ژیۆپۆلیتیکی بێ گۆڕانکاری جوگرافی بێ لە هەرێمەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە پێگەی کورد لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەیەکی دیارە هەموو وڵاتە زلهێزەکان بۆ ئەو مەبەستیانە کە هاوکاری هەرێمی کوردستان زۆر باشە بەرگەشت لە ڕووی مرۆیی هەروەها سەربازی لە ڕووی مافی چارەی خۆنووسین و هەرێمی کوردستان. بەڵێ بەرگەشت دیارە کاتی پرۆگرامی باسی ڕۆژ کۆتایی پێهات خۆت ئامادە بکە بۆ سەری کاتژمێری داهاتوو هاوکارانم لە ژووری هەواڵ لەگەڵت دەبنووە دوایین زانیاری دەتوانی لە ڕێگای ئەوانەوە بیدەیت بە بینەرانی کوردستان 24 پەیامێرمان بەرگەشت ئاکرەیی کە لە کۆشتی ئەلیزێ و بە تایبەت لە سەرۆکایەتی شارەوانی پاریس لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.